بۆ چارەسەرکردنی کێشەی کورتێنانی دارایی حکوومەتی ناوەندی پرۆژەی یاسای قەرزی ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە. پەرلەمانتاران و لیژنەی دارایی دەڵێن ئەو پرۆژەیە تێبینی زۆری لەسرە و حکوومەت داوای قەرزێکی زۆری کردووە بۆ ئەم چەند مانگە. کورتێنانەکە زۆرە ئەو قەرزێکی داوایان کردو زۆرە و مەصاریفی حکوومەت یا ماڵی خەرجەکانی حکوومەت نەفقاتی حکوومەت بۆ ئەم سێ چوار مانگە زۆرە. التنزيل المالي الرقم اللي طرح رقم مبالغ به بدرجة كبيرة جدا. کورتێنانی دارایی کە پێشنیار کراوە ژمارەیەکی زۆر گەورەیە و گەیشتۆتە 41 تریلیۆن دینار. ئەمە ژمارەیەکی خەیاڵیە. کورتێنانی بودجە لە وەزارەتی دارایی بۆ 3 مانگ 11 تریلیۆن و نیوە، ئەی چۆن بۆ 4 مانگ 41 تریلیۆن دینارە. ئەم ژمارەیە بە تەواوی قبوڵ نەکراوە و ڕێگە نادەین ئەمە تێپەڕێت. حکومەت سیاسەتێکی خێرای نییە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی لە نێوان داهات و خەرجیدا هەیە. ئەو کێشانەی بەدەستیانەوە دەناڵێنین ئەوەیە کە حکومەت پلانێکی خێرای نییە تایبەت بە داهاتی نەوت و نانەوتی و بابەتی باج و ڕسومات و کەمکردنەوەی خەرجیەکان و کەمکردنەوەی موچەی پلە تایبەتەکان. ئەم ڕێوشوێنانە بوونیان نییە و تەنها تەرکیزی خستۆتە سەر وەرگرتنی قەرز. سەبارەت بە پشکی کورد لەو قەرزی داراییە، جەمال شکور پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت هەرێمی کوردستان پشکی دەبێت و عێراق پابەندە بە چارەسەرکردنی قەیرانی دارایی. بەتاکیدە قەرزی کەتایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە موازنەی 2020 بەتاکیدەوەشی تایە ئەبێ چۆن چارەسەری کێشەی عێراق لە ڕووی داراییە چارەسەری کێشەی هەرێمی کوردستانیش بکرێ بە تایبەتی بۆ موچەی فەرمانبەران. هۆی کورتهێنانی دارایی و بۆ دابینکردنی موچەی مانگەکانی کۆتایی ئەم ساڵ حکوومەت پرۆژە یاسای قەرزی ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە و لە چاوەڕوانی وەڵامدایە. بە مۆشەخانەی گەلی کوردستان، باغداد.